خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەم شەو لەگەڵ بەڕێز محەممەد حاجی مەحموود سکرتێری حەزبی سۆسیالیست دموکراتی کوردستان و هاوکات پێشمەرگەی شاخ گفتوگویەک لەبارەی جم و جۆڵە تیرۆریستەکانی تیرۆریستانی داعش دەکەین. داعش ماوەیەکە پەلامارەکانی بۆ سەر ناوچە کورد نشینەکان و سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان چڕ کردوێتەوە بۆ چوونی جیاواز لەبارەی پەلامارەکانی ئەمجارەی داعشەیە. بەشێک لە فەرمادەکانی پێشمەرگە نایشارنەوە کە بەهۆی کەمی پێداویستی هێزی پێشمەرگەیە، بەشێکیان بۆ خافڵگیری بە دەجێڕنەوە و بەشێکیان بۆ شەڕی پارتیزانی داعش. ئایا ئەمجاریان هەرە و داعشەیەکە لە کۆتایەکانی 2014 بە ناوی خەلافەتی ئیسلامی خۆی ناساند، یاخود عەرەبە نیشتەجێبووەکانی سنوورەکەن و شەڕی نەتەوەیە؟ ئایا ئەمە دەستێکی ئیقلیمی لە پشتە یاخود سیناریۆیەکی کورتمەودای زلهێزەکانە؟ تاکەی کورد خوێنی لێ بڕژێت، کورد دەبێت چی بکات؟ چۆن بتوانێت لە عراقی داهاتوودا ڕێگری لە هەموو ئەو خوێنڕشتن و ئەو داگیرکاری و دەتعریبکردانە بکات؟ میوانی ئەم شەوی پانۆرامامان و ئاماژەمان پێدا لە گوڵەخانەوە بەڕێز محەممەد حاجی مەحموود سکرتێری حەزبی سۆسیالیست دموکراتی کوردستان. کاک محەممەد زۆر سپاس. ڕێکەوتێکی جوانە ساڵی ڕابردوو لە هەمان کاتا لەسەر کۆمەڵێک پرس ئێمە لە خزمەت جەناب تابووین لە گوڵەخانە دیدارمان هەبووە. ئەمڕۆژ بە ڕەزامەندی جەنابەت بە سوپاسەوە کە لە پانۆراما ئامادەی ساڵێکە ئەمە دیدارمان لەگەڵ بەڕێستانە کردووە. کاک محەممەد، ئەگەر پرسیاری ئەوە بکەم کە ینی ئەو پەلامارە تیرۆریستیانی داعش و چڕبوونەوەی ئەو پەلامارانە بەڕێستان بۆچی دەژێڕنەوە؟ زۆر سپاس دەکەم. لە ڕاستی داعش وەکو ئەو هێزەی کە ئەوەی دەوڵەتی خەلافەت یاخود ئەماراتی ئیسلامی نەماوە، بەڵام فکرەی داعش بەردەوامە. فکرەی داعش فکرەیەکە لە ناو عەرەبی شۆڤێنی ئیسلامیدا ئەو کە کەسیان قبوڵ نییە، ئەو فکرەیە لە کۆنەوە هەیە. لە ساڵی 63 بە ناوی حرس قەومی هێزێکیان دروست کرد، هەموو شتی کوردیان بۆ خۆیان حەڵال کرد و شوێنەوارەکەیان تا ئیشاش ماوەتەوە لە کوردستاندا. و دوای ئەوانە ئەوە بوو فیدایی سەدام هات، دوای ئەوە حرسی جمهوری هات، ناوەکانیان نەگۆڕین، دوای قاعیدە هات و دوای قاعیدەش ناوێن نا بیلاد الشام، ناوێن نا جەبهەی نەسرە، ناوی جۆر بە جۆر. کاتێککە ناوەکان ناشرینە بێ ئەو جەماعەتە، ناوەکەی گۆڕن بۆ ناوێکی تر، ناوێن گۆڕی بۆ داعش. دوای ئەوانە واتە داعش فکرەیەکی عەرەبی شۆڤێنی ڕەگەزپەرست ئیسلامی تونڕە و دژی هەموو کەسێکە. ئەمە فکرەیە بەردەوامە. ڕاستە دەوڵەتیان نەماوەکو دەوڵەتی خەلافەت، بەڵام فکرەکە بەردەوامە و ڕەنگە سەرەتای کێشەکانیش هەندێکی علاقەی بەشتی سیاسی وایە، ڕەنگە پەیوەندی بە بەغداوە هەیە، پەیوەندی چونکە هەموو داعش سونەیە و ڕەنگە هەموو سونە داعش نەبن، بەڵام هەموو داعش خۆی بۆ خۆی سونەیە. واتە تا کێشەی سونە لە بەغدا چارەسەر نەکرێت، داعش بەردەوامە بێ. بەڵام ئەوەی کە لای من جێگەی پرسیارە، داعش لە باتی ئەوەی کە حەقی ئەوان لە بەغدایە، ئەوان لە بەغدا خاکیان داگیر کراوە، شوێنیان لێستناوەتەوە بۆ ئیتیجای ڕوویان لە کوردستانە. ئەمجارە ئەوە لەوە لای من گومانێک پەیداکات بۆ ڕوویان لە کوردستانە، چونکە خۆ حەقی سونە لای کورد نییە، حەقی سونە لە بەغدایە. هەموو کە دەزانێ و شوێنیان دیەکانیان ئێمە تەختمان نەکردووە، خۆیانمان لە ناو نەبردووە، خۆیانمان لە نەکوشتووە، بۆ ڕوویان لە ئێمەیە. ئەمە بڕای من ئەگەڕێتەوە بۆ ڕەنگە بۆ دووسێ خاڵ. یەکەمیان مەسەرەی ئەوەی کە باسم کرد، ڕەنگە کاتێکە بێتە بینی عەرەب و کورد، هەموو ئەوانەیە کە عەرەبن یەک ڕێیان هەیە، چونکە ئەنینەکە وا ئەڕوات تجاکە وا ئەڕوات. خاڵی دووهام لە ڕاستیا کەمتەرخەمی کورد خۆیەتی، کەمتەرخەمی کورد و نەبوونی بەرنامەی کورد، نەبوونی ئیستراتیژێتی کورد، جیانەکردنەوەی دۆست و دوژمن و ناحەزەکان، ئەمانە خۆی بۆ خۆی کەڵەکە بووە لەسەر یەک
و خۆ باشتی بلا بەلاوە مەشغوڵکردن ئێمە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەبێت داعش بە دوو کەس و دوو ماتۆڕێکەوە دووربینی شەوی هەبێت بۆ پێشمەرگە ئەبێ نەیبێت بۆ ئەبێ ئەو هەموو سیارە درع و ئەو هەموو هەمبەرە لە کوردستانە لە شار و لە لادێ و لە بەری ماڵی مەسئولینا هەبێت بۆ ئەبێ لە سەنگەرەکانی پێشمەرگەدا نەبێت ینی زۆر شتی تریش نەکار ئەوانە زۆر شتی تریش من پێم وایە بەشی کۆبوونەوەیەک سەفەری دووسێ کەس بۆ دەرەوە ئەتوانێت ئەو دووربینانە جێبەجێ بکە. کاک محەممەد بەڕێز سەردانی گەرمیانت کرد مەسەلەن ئێمە لە مێدیاکان بینیمان سەردانی کوڵەجۆت کرد شوێنی شەهیدبوونی پۆلێک پێشمەرگە سەردانی خدرزیزت کرد کە کارەساتێکی لێ خوڵقا گەر مەسەلەن ئەو لە ناو هەر میلەتێکی تر بواە شینی سەرتاسەری ڕاگەێنرا هۆکارەکان بەڕێز لە شاخ پێشمەرگە بوو تو لە ئەزمونت لە شەڕی داعشیشا هەیە ینی بۆچی ئەجێڕیتەوە بۆ ئەوەی بەس مەسەلەن دامێکی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان ئەڵێ ئەمە بەشێکی بەهۆی ناهۆشیاری پێشمەرگەیەوە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ بەهۆی کەمی پێداویستی و ئەوەیە کە پێشمەرگەکان غافڵگیرەکرێن بە بەکارهێنانی مۆبایل و کۆمەڵێک ئامێری ئەلکترۆنی ئەوەی کە خۆت لە نزیکەوە و لە ناو واقعەکەی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ئێمە ناتوانین کە پێشمەرگە خۆی شەڕی پارتیزانی داهێناوە مەسەلەن لە عراقا مەسەلەن بەرگەی شەڕی پارتیزانی داعش بکرێت خۆی ڕاستیە یەکەم کەم تەرخەمی خۆمانە واتە پێشمەرگە هیچ کەسێک لە مناڵیوە فێری هەموو شتێک نەبووە ئەمووی ئەبێت بخوێنێ لە قوتابخانە ئەبێ مەشقی پێ بکرێ ئەبێ ڕابهێنرێ ئەبێ پەروەردە بکرێ ئەبێ پێ بگەێنرێت ئەنی خۆتۆ هەموو کەسێک لە خۆیوە شارەزای یا ئەزمموی هەبێت ئەمانە بە ئاسانی فێر نابێت چونکە من پێم وایە ئێمە کەم تەرخەمین خۆمان بۆ خۆمان لە ئەوەدا من ڕۆیشتمە شەری شوێنی هەر بۆ ئەوی ڕۆشتم بەڕاستی من زۆر لام قرس بوو زۆر دڵگران بووم بە پێشمەرگە لە کاتێکا شەڕ نەبێت ئەو پێشمەرگانە شەهید بن لەو هەفتەیە زیاتر لە 18 پێشمەرگە شەهید بووە زیاتر لە 10 پێشمەرگە بریندار بووە لەگەڵ هاوڵاتیە ئەمە ڕەنگە تەنهاوە بڵێن ئەوە 10 پێشمەرگە بەشداری بوو بەڕاستی من بە خۆم بۆ خۆم بە شەرمەزاری ئەزانم بە پۆل پێشمەرگە شەهید بێ لە کاتێکدا دژمنەکەی بەرامبرت زەرن من نەبوو بێ ئەوە لای من زۆر ناخۆش بوو من کە ئەو خەبەرم بیت بۆیە هەر ڕۆشتیشم بۆ کوڵەجۆ بۆی لە نزیکەوە بیان بینم شوێنەکە بینم ئەو برا پێشمەرگانە لە نزیکەوە بینم ئەوەی کە من چوومە ئەوێ بینیم لە ڕاستیە کۆمەڵێشتم بینی یەکەم ئەو سەنگەرانەی پێشەوە یەکەم پێشمەرگە مەشقی پێ نەکراوە دژی شەڕی پارتیزانی ئەوە نانی نەیتوە ئەو مەشقیت نەکراوە ڕەنگە مەشقی تری پێکرابێ بەڵام مەشقێک دژی شەڕی پارتیزانی ئەوە نەکراوە دووهەم چەکی پێشمەرگە بە قەدەر چەکی داعیش بەهێز نەبوو کە من چووماوێ ڕەبایەکانیان بەهێز نەبوون نانی ڕەبایەکان تەنانەت سەنگەریشیان بۆ نەکرابوو من چوومتم بۆ سەنگەر نەکراوە وتیان ئەم گردا وتیان ئەمە ئاساریە نابێت باشەوتم خوێنی پێشمەرگە موهیمە یا شوێنی ئاسار موهیمە کامیان موهیمە ئەوانە کۆمەڵێشتا دوایەوە مەسەلا وایان بەو ڕەبایان و پێ و پێشمەرگانە یا بە مەسوولە مەیدانیەکانیان وتووە ئێوە نابێت مەترێ لەم گردە بچنە دوورکەونەوە پێم وتم بۆ ناچن ئەو گوندانە ئەو ناوزەراعەتانە تەمشید بکەن یا مەسابی بشکنن بزانن بۆ داعش ئەوان لەسەر گردەکەەوە مەسوولەکان ئاملیوە بەڕێزەکانم و بە مناوتیان داعشەکان لەو خانووە خۆیان نەشارنەوە لەو خانۆ ئیسراحە دەکەن لەو ئاوە خۆیان ئەشۆن لەو ناوزەراعەتە ئەمە دەستیان ڕای کێشا هەموو شوێنەکانیان ئەوتم بۆ ناڕۆن بۆیان وتیانەوە منتیقەی سەدوچلە یا منتیقی ئێمە ناتوانین بچین بۆیان دەڕاستی ئەمانە ڕەنگە کۆمەڵێ شتە بەربەست بێ لە بەردەمی پێشمەرگەدا دوایەوە بەسە باسیەوە کرێن ناوچەی هین هەیە ناوچەی ئەوە بۆشایی هەیە بەڕای من بۆشایی نییە و پێشمەرگە نابێ مەسەلا کورد نابێ کورد چاوەڕێ ئەوە بێ کورد دەبێت چاوەڕێی خۆی بێت لای خۆیەوە سنگەری خۆی بەهێز بکات ئەو سنگەرانە مەسا دیواری بۆ بکرێ خەندەکی بۆ بکرێ خانووی تیا بکرێ سیمی درکاوی لێ بدرێ خەندەکی لە پێشەوە بکرێ ئەلغام دابنرێ ئەمە لە لایەکی تر پێویستی بەوە هەیە مەسا لە بواری هەواڵگریە لە بواری استیخباراتیە ئەبێ مەسەلا وەزارەتی پێشمەرگە بزانێت چی ڕوەدا لەو منتیقەیە
ناکە گوندەکان عەرەبن بەڵام گوندی کوردیشیانتیایە کوردیشیان تێ لەو منتیقەیە هەیە باشە بۆ گوندێک بتوانێت دووربینی شەوی هەبێ بۆ پێشمەرگە لیوایەک نەیبێت من تێ ناگەم مەسەلا ئەمانە ڕەنگە کۆمەڵێ هۆبن جگەل لەوەش مەسا ئەگەر شەڕی پارتیزانی مەشقی پارتیزانی بکرایەت کاتێک کە شەڕ ئەبێت لە ڕەبایەیەکە لە گوندێکە لە شوێنەکان نابێت هێزی تر بە سیارە بڕوا بەدەمیەوە بە پێ بڕۆی باشترە بە شوێنێکی ترەوە بڕۆی باشترە ڕەنگە زەرەرەکانی کەمتر بێت ئەمە پێویستی بە مەشقێکەیە کە تۆ چۆن دژی شەڕی پارتیزانی ئەمە کاتی خۆی لە شار بووین حکوومەتی عراقی تدریبی بە مەجموعەیە فەوجە کرد ئێمە لە بەیانی زوو لە گوندێکا بووین لە ناو شاخەکانە هەڵەساین پشتی ئەمە عسکەری لێبوو واتە ئەوان شەڕی بە پێ هاتن دەوریانە گرتین واتە شەڕی دژی پارتیزانی هەلیکۆپتەر فلان ئەوانە ئەمانە پێویستی بەو مەشقی تازە هەیە کە لەگەڵ ڕوبەڕووی بوونەوەی ئەواندا بەڵام ئایا ئەوانەی کە دێن ئەوانە کە دێن بەکووا دێن بە ناو هێزی چەکداری عێراقا دێن بە ناو گوندە عەرەبەکانە دێن بەناو مەنتیقەکانی کە چەکداری تێدایە کاک محەممەد ینی لە 2014ەوە لە کۆتاییەکانی 2014ەوە تاکو 2017 پێشمەرگە شەڕی داعشی کردوە ناوناوەشە و پەلامارانە هەر هەبووە یعنی بۆچی ئەمە ئەزمونمان لەوە وەرنەگرت تازە ئێستا دیسان دێنەوە سەری دێر باسیەوەکەین دووربینی شەویان نییە ئێمە ماوە ئەیبینین کە ئۆتۆمبیلی سەربازی زریپۆشی سەربازی بەسەر هێزی وەزارەت پێشمەرگادا بەشکرێ بەڵام بۆچی لەو سنگەرانە نیەوەی کە بەڕێزت بە دوواداچوونت کردبێ وڵام پێم وایە ئەو هەموو بەردەی لە کوردستانداناوە لە بەری ماڵ و مەقەڕ و شتا ئەوانە ئەگەر بچێتە ڕێبایەکان باوەڕ ناکەم ئەو زەرەیان لێ بکەوێ و ئەو چەک و دووربین و چەکە باشانەی کە ڕەنگە لە حرەساتی بینایەکە ئەگەر لەوێ بێ ڕەنگە باوەڕ ناکەم ئەو زەرەیان لێ بکەوێ و دووربینی شەو ئەوەنە گران نییە من پێم وانە دووربینی شەو ئەوەندە قرس بێت تۆ بۆ پێشمەرگە دەست نەکەوێت کە گیانی پێشمەرگە ئەپارێزێت ئەمانە هەمووی ئەکرێ بەڵام ئەمە وردەکاری ئەوێ ئەمە مەشق پێکردنی ئەوێ ئەمانە دوایەوە تۆ ئەبێ ئیستراتیژێتی تۆ چییە تۆ ئیستا تا کوێ لە دەستە ئەرزی کوردستان تا ئەو شوێنەی کە لە دەستە بێ خەت دروستکەی خەتێ دروستکەی نەک تەنها بۆ چوار داعش بەیانی ئەوە عێراق پەلاماری دایتێ ئەوە شوێنێتە پەلاماری دایتێ واتە عێراق جێگەی متمانە نییە عێراق ئیستیقراری سیاسی لە عێراقان نە هەیە نە ئەبێت نەبوویشە پێشتر مەسەلا کۆمەڵە چەکداری ستا لە بینی دووس خوڕمات و لە بینی کفری و قەرەتەپە و جەبارە ئەوانەدان هەلیکۆپتەرە ڕوالایانە نیشێتەوە ئێستا ئەم بەیانی هەلیکۆپتەر شووە لای ئەوان نیشتوتەوە دوێنێ قەرار بووە دوێنێ خراپ بووە مەجموعە لە لیواکان پێشمەرگە هێرش بکەن ئەمڕۆ بچنە سەریان لە دوێنەوە قەرار دراوە کە هجوم بکەن بۆ سەر داعش لەو منتیقەیە نازانم ئەوانە داعشن یا هەرچی هەن کاتی خۆی داعش بوون هێنانیان لەوێ دایانناون ئێستا لە دوێنێ ئەڵێن هجوومەکەین بۆیان لە دوێنێەوە ئەعلان کراوە هجوومتان بۆەکەین ئەم بەیانی 6 هەلیکۆپتەراتۆر نایانە نیشتوتەوە ینی ڕێگە بیوانە شوێنێت تا دوای هێنێنەوە شوێنەکەی خۆیان واتە ینی نەخشەی سەربازی شتەکانی ئێمە ڕەنگە وەکو پێویست نەبێت وەکو ئەوەی ینی لایەنێک دامیانە کاک محەممەد ینی هەلیکۆپتەر لایەن نیشپێتەوە بێ لایەنێک دامیان بکەیان ینی لایەنێک سەپۆرتیان بکاوەکەوەی کە بەڕێزت باسیەکەی ئەدای ئێوە خۆتانەمە هەموو کەس ئەزانێ بەس نایڵێن ئەو باشە ئەو داعیشانەی کە ئێستا لە سووریان مەشقیان پێەکەن و بە وەجبە لێەوە ئایانێرنەوە بۆ کوردستان بۆ حدودی مەوسڵ ئەوانە چێ مەشقیان پێەکە کیانە نێرێتەوە باشە ئەو داعیشانەی کە ئاخر مۆدیلی چەکیان پێیە کێ ئەیانداتێ ئەمانە خۆ هەمووی دیارە و معلومە بەڕاستی منەڵێم ئەمریکا بەریتانیا وڵاتانی تر ئەمانە حتا عێراق و ئەگەر جێشی عێراقی چەکداری عێراقی ئاگای خۆی تونند و تۆڵکە ئەوانە بەناوانە نایەن من پێم وایە هیچ کەسێ لەوانە بێ ئاگانین هەمووشیان لەسەرەوە ڕێکن کە ئەمڕۆ ئیتیجای داعش لەسەر کوردستانە بۆچی لەسەرەوەی پەلامارانە بۆ کوردستان بێ بە دڵنیاییەوە بۆچی ینی پەلامارەکە بۆ سەر کوردە کورد چی هەیە تابیان داتێ ئەرزم کردی فکرەی داعش فکرەیەکی کۆنا
ئەم فکرەیە بینی عەرەبی شۆڤێنی ڕەگەزپەرستی ئیسلامی تونڕە و هیچیان قوبوڵ نییە. ئێستا ڕەنگە هەدەفەکەیان کووردە بە ئەو پیان و تون ئەوانەی کە تەوجیانە دەنێ پیان و تون ڕوو لە کوردستان بکەن ئێستا واتە کورد مەشغوڵ بکەن کورد تووشی ئەوانە بکەن بەڵام کورد خۆی تا ئێساش من گوێم لێتی مەسئولینی خۆمان برادەرەکانی خۆمان هەدای من چاوێکیان لە بەغدایە وەڵا لەگەڵ عێراق بێمە بین هین بکەین ئەوە تەنسیق بکەین و بۆشایەکان پڕکەینەوە کاکە تۆ جێیشی عێراق هات لە کەرکووک پێشمەرگەی شێلاو شەهیدی کردی جێیشی عێراقی دیاتەکانی خانەقینی چۆڵ کردووە جێیشی عێراقی و حەشی شعبی دیاتەکانی کاکەیەکانی لە کەرکووک و داخۆک چۆڵ کردووە سێ ڕۆژ چوار ڕۆژ پێش ئیسابینیتان بە هەمبەر و بە دەبابەوە بە ئەمری مەحافزی کەرکووک چوونە گوندێکی منتیقەی سەرگەڕان و خەڵکەکەیان دەرکردووە بەرچاوی خەڵکەوە و خانۆکانیان لە میلەتەکە سند و ئەرزەکانیان داگیر کردن تراکتۆریان بۆ بردن جات ئێمە بەسەر هەر کامیان بێت ناوی حەسی شعبی بێ ناوی جێیشی عێراقی بێ ناوی داعش بێ ناوی قاعیدە بێ مهم عەرەبەوە هاتەوە کوورد دەکوژێ. باش شەوی ڕابردوو داعش پەلاماری گوندی لە هێبانی داوە کە گوندێکی کوردنشینە ڕێک لەو کاتانەدا بۆ شەوی ڕابردۆم کاتانە خەڵکی گوندنشین دیفاعی کردووە و ئەمڕۆ سۆڵیان کرد و باز لەوە کرێت کە چەند خولەکێک پێشێستا داعش چۆتە ناو گوندی لە هێبان و تەقینەوەیەک ڕوویدا و بە کامێرە بە دوربینی شەو بینراوە کە داعش چۆتە ناو گوندا وردە وردە سۆڵکردنی ئەو گوندە کوردنشینانە کە ناوزەرگەی کوردستانن ینی نەک بەومانای بڵین ناوەڕاستی کوردستان بەڵکو کوردستانین لەسەر خاکی کوردستانن ئەمە چ پەیامێکە کاک محەممەد؟ من پێم وایە کورد وەزارەتی پێشمەرگە مەسەلا ئەڵێ شاخی ئەوەی چیایی قەرەچووق یا زورگەزرا و داعشی پێوەیە باش چای قەرەچووق کوردستانە بڕۆسەر چیایەکە و پێشمەرگە بەرە و ڕەبایی تیادانێ و دەریان کرد لەوێ ئەنی ئەمە کێ ڕێگرتووی بۆ چاوەڕێ بەغدا بکەم بەغدا چیەکە لەوێ مەسای بۆچی بێتە ئەوێ مەسا بابێن ئێمە هەموو شوێنەکان خەتی پێشەوە ڕێک بخەین پێشمەرگەی تیادا بنین و چەک و تەقەمەنی و پۆشتەیان بکەین و پێشمەرگە لەو سنوورانە پێشمەرگە لە ڕاستیا نەک تەنها لە چەک و تەقەمەنی لە هەموو شتێکە مەسا کارمەندێک لە ناو بازارڕ حرەسی ماڵێکە معاشەکەی سێ پێشمەرگەیە پێشمەرگە 500 دینارە 500کە نیوەی لێ بڕن نایدەنێ لە کەمترە لەوە وات بەڵام کارمەندێک هیچ ئیشی نییە لە بەردەمی مەسەلا ڕەنگە بینایەکە دانیشتوێ لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە هەڵەبجە لە هەر شوێنێکی تر معاشەکەی سێ بەرامبەری ئەوە باشە بابێن ڕێکی بخەن ئەنی پێشمەرگەنی بەڵام حکوومەتی یاڕێمی کوردستان بەرنمەکانی ڕێک نییە مەسەلا پێویستی بە پێشمەرگە و معاشی پێشمەرگە یەکەم جارەدا کۆرۆنا هات وەزارەتی سەحاب خەن چونکە پێویستمان بەوەیە باشە ئەمە ینی چۆنە ئەبێ بەرنامە هەبێ ئیستراتیژیەت هەبێ تۆ هەر ڕۆژێ لەسەر خەتێک بیت ناکرێ ئێمە بەڕاستی گوناحە مەسەلاکەڵێ هەژدە پێشمەرگە شەهید بووە هەژدە پێشمەرگە تەنها ئەمە زۆر بەدەم ئاسانە کە شەڕ نەبێ هەژدە پێشمەرگە شەهید بێت هەژدە پێشمەرگە شەهید بووە هەژدە سێ مناڵی بێ باوک بووە هەژدە دایک بێ کوڕ بووە هەژدە ژن بێ هاوسەر بووە ئەو ماڵانە وێران بوون کۆتاییان دێدیتر ینی نابێ خەم بۆ ئەوانە بخۆین ئێمە بەڵێ کەواتە کاک محەممەد باسی گوندی لە هێبانم کرد مەسەلەن وردە وردە چۆڵکردنی و گوندانە و هاتنە ناوەی داعشتر عەرەبی منتیقەکان عەرەبی مەسەلەن داعشی هاوردن لە سووریا لەکوێ هاتوون ینی ئەمە وردە وردە تعریبێکی سەخت و ئازاربەخش نییە کە ڕووەدا ئێستا زیاتر لە 30 گوند لە ناوچەی خانەقین چۆڵ کراوە زیاتر لە 15-20 گوند لە ناوچەی داخۆق چۆڵ کراوە کورد مەجموعەیە گوند لە منتیقەی دووبز چۆڵ کراوە مەجموعەیە گوند لە منتیقەی ئەوە سەرگەڕان چۆڵ کراوە لە هەموو منتیقەکان گوندەکان چۆڵ کراون زۆر گوند چۆڵ کراوە تا ئیستا بەڵام لە دوێنێەوە ئەو گوندە لە بەردەمی شەڕی داعیشان دوێنێ شەو شەڕیان کردووە ئەبواە ئیمڕۆ وەزارەتی پێشمەرگە هێزێکی بگەنێتەوێ ئەی لە دوورۆ سەیری بکاوی جۆک و خەڵکەکە ئەوەی ساهاتن گوندەکەیان سووتاندن ئەمە لە ڕووی معنەویەوە بۆ کورد خراپە لە ڕووی معنەویەوە معنەوێت بە داعیشەدات سوورتریان نەکات خەڵکی تری پێوە ئەنیشێ خاکی کوردستانیش کەمەکات ڕۆژ بە ڕۆژ گوندێکی بگرن ئەجا ئەو گوندەی کە دوێنێ ئەم شەو ڕۆشتن و ئاگریان تێبەرداوە ئەو گوندە لە چای قەرەچووق کەوتۆتە ڕۆژهەڵاتی چای قەرەچووخەوە
ینی ڕۆژهڵاتی چیای قەرەچووخە خۆ لە ڕۆژاوا نییە ڕۆژاواکەشی هەر کوردستانە ئەو دیوشی کوردستانە بۆ ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین خۆ من دوێنێ و پێرەژی وتم ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە کۆمەڵی ئیلتیزاماتیان هەبێ لەگەڵ عێراقا ئێساش تاکی دەکەمەوە ئەگەر ئەوان ئیلتیزاماتیان هەیە هەندێک شتیان پێ ناکرێت ئێمە وەکو حەزب هێزمان هەیە ئامادەین بۆ ئەو ناوچانە مەبەستەوەیە کە ئەوان سەرقاڵ بن ینی مەشغوڵ بن بە کۆمەڵی بابەتی سیاسیەوە ئێوە هێز بنێرن کاک محەممەد ئامادەین ئێمە ناممکنە ئیلتیزاماتیشان هەبێ ممکنە 200,000ەکە ببڕێ عێراق ممکنە کۆمەڵێشت هەیە لەو بابەتە هەندێک پارەی کۆمەڵایەتی و کەم ئەندام وشت لە بەغاوەتی ڕەنگە ئەوانە ببڕن هەندێک دێ بۆ ئەوەی وەزارەتی کۆمەڵایەتی وانە ڕەنگە ئەو پارانە بڕن ڕەنگە لە ئەو تیزاماتان هەبێ باشە بەڵام هێزێکی پرچەکی وەزارەتی پێشمەرگەیە لیوای هاوبەشەیە مەسەلەن تێکەڵە لە هەردوو ئێستا باز لەو کرد کە زیان ناکرن لەوانێکێتی و پارتی بۆچی مەسەلەن ئەمانە لەو شوێنانە و پێداویستەکانیان بۆ دابین ناکرێ و نانرێن بۆ ئەو شوێنانە یعنی لەوە بینەرەکانم لە ڕگەی جەنابتەوە ئەو زانیاریە بزان بەڕێز کاک محەممەد ینی پێت وایە ینی دەستی پێشمەرگە دەستی وەزارەتی پێشمەرگە بەستراوە لەوەی کە پەلاماری ینی هێرش بکەنە سەر داعش و دووریان خەنەوە ینی ڕێگریەکەی ڕێگریەکی شاراوە دوێنێ شەو هاتوونەتە سەر ئەو گوندە خەڵکی گوندەکە شەڕیان کردووە شەوی پێشوو هاتوون 3-4 برایان کوشتووە زیاتر لە 8 پێشمەرگە شەید بووە هاوڵاتی شەید بووە دوای ئەمانە گوێم لێ هەموو مەسئولینی وەزارەتی پێشمەرگاڵە ئینشەڵا گەیشتین دەتەین بەیانی وەفتێکمانچێت لە بەغا کۆبوونەوەکە بابە ئینشەڵای چی و وەفدی چی و بەغدای چی تۆ لەوێ ئەوە دوێنێ هاتوونتە سەریان ئیمڕۆ پێشمەرگەت بناردایە بۆ ئەو گوندە ئیسا ناتن بیسووتێنن ینی ئیشی چییە وەزارەتی پێشمەرگە بەڵێ کەواتە کاک محەممەد ینی شتێکی شاراوە هەیە لەو بابەتە بۆ خەڵکی کوردستان بە بەرچاوی ئەوەی کە دانراوە مەسەلەن داعش لە قەرەچووخ مۆڵگەی هەیە لە چیا قەرەچووخ مۆڵگەی هەیە لەوێ ئەوپەیمانان چاودێریانەیە و هێزی پێشمەرگەی کوردستانی وسپای عەرەق لە محورێکی تر هەیە یعنی ئەمە ڕێکەوتنێکی ئیقلیمیە دەستێکی ئیقلیمی لە پشتە یاخود دەستێکی ناوخۆی تا پێکەنانی حکوومەت من پێم وایە داعش دەستی نەکرد ئیقلیمی دەستی وڵاتانی زلهێزی لە پشتا ئەمانە یاری بە عەقڵی خەڵکەکەن ئەوانە دێنن هەر کاتێ خۆیان پێویستیان بێت خەڵکی پێ والەیەکەن ناچار بێت زیاتر تەنەزلیان بۆ بکات ئەوانە هانیانە دەن بۆ هەر شوێنە بیانەوێت یارمەتیانە دەن پشتیوانیان لەکەن ئەوەتانی خۆتە بینی خۆ ئابینن خۆتان هەمویان تەدیبیان پێەکەن لە سووریا لە معسکەرەکان تەدیبیان پێەکەن لە شوێنەکانی تر ئەگیریان بەریانە دەن من پێم وایە ئەمانە هەمووی پشتیوانیان لەکرێت یارمەتی ئەدرێن بەرنمەیان هەیە بەڵام ئەوە لای من پرسیارە حەقی ئەوان لای بەغدایە لای دیمشقە لە ناو وڵاتانی ترە بۆ مەسەلا ڕویان لە کوردستان کردووە بۆ ڕوو لە پێشمەرگە ئەکەن پێشمەرگە بۆ خۆی ئامادە ناکات خۆی بپارێزێ پێشمەرگە شەید نەبێ کە ئەو پێشمەرگانە شەیدا بن بەڕاستی من دڵم ئازارەکات من زۆرم پێ ناخۆشە چونکە من ئەزانم شوێنەواری ئەو پێشمەرگانە سبێنێ چی ڕوئەدا لە خێزان و لە کەسوکاریان چییە بێت لەبەرەوە وەزارەتی پێشمەرگە ئەبێ ئیستراتیجێتی خۆی هەبێ گوێ لە بەغدا نەگرێ گوێ لە کەس نەگرێ بڕوا شوێنی خۆی سەنگەری خۆی محکەم بکات خۆی ئامادە بکات مەشقی دژی پارتیزانی پێ بکات پارتیزانی ئەو پارتیزانیەکە ئێمە پارتیزانی یەکەین لەو ناوچانە ینی من پێم وایە ئەمانە هەموو یەکرێت ئەگەر پێشان وەکو باسم کرد ئەگەر ئیلتیزامێک هەیە لەگەڵ بەغدا پێیان ناکرێ ئیلتیزامێک هەیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ بەریتانیا لایەنی تر هەیە ئیلتیزامی نییە لەگەڵ کەسیانە دەورەکە تەوزیعکەن باشە کاک محەممەد کەواتە کورد یەکێتی و پارتی بە دیاریکراوی مەسەلە نەتوانن چی بکەن بۆ ئەوی پەیوەندیەکانیان بەکار بهێنێت بۆ ڕێگریکردن لەو پەلامارانەی داعش و لەوەی کە ماڵوێرانی جارێکی ترۆکۆی کە لە 2014 بینیمان ڕوو نەکاتەوە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەدەر لە وەکو هێز وەکو هێزی سیاسی یەکێتی و پارتی یەکەمە بێت یەک هەڵوێستی سیاسیان هەبێ کە لەسەردا هەفتای چارەسەری گیر و گرفتەکانەکە یەکێتی و پارتیە بێت لە بواری سەربازیە یەک هەڵوێستیان هەبێت نەک تا ئێستای نۆرەکردن و تا ئێستای ململانەی
عسکەری و ململانەی سیاسی و ئەم ئەعلانیەکە وازانێ ساڵی هەفتاکانە لەو شاخین وەڵاوە سێ کەسی فلان حیزبات پەیوەندی پێوە کردین و چواری ئەم هات بابێت لەوە گەورەتر بن. ئەوانە لە دۆڵێکان نین مەسوولی تەنها پێشمەرگەی خۆیان بن، مەسوولی 6 ملیۆن خەڵکن لە وڵاتە. یانی خەڵ لە دەستی ئەوانە چۆن جوابی مناڵی ئەو هەژدە پێشمەرگی ئەم 4 ڕۆژە ئەدەنەوە، چۆن جوابی مناڵی 1500 شەهیدی شەڕی داعیش ئەدەنەوە، چۆن جوابی ئەو هەموو خەڵکە ئەدەنەوە بە ناحاق، ینی بەڕاستی ئەمە بە ناحاق شەهید بوونە. من لە شەڕا وەختیەوە بۆ چەندین پێشمەرگە شەهید بووە، زۆر ئاسایی بووە لام، بەڵام زەرەر لە بەرامبەرەکە دراوە، بەڵام تۆ هیچ زەرێکی لێ نەدا ئەو بێت لەسەر خاکی خۆت لە ماڵی خۆت بە ناحەق شەیدت بکات. بۆ ئەبێ مەسەلا من وەڵا داوا لە بەغدا بکەم بێ هاوکاریم بکە، بەغدا هاوکاریت ناکە، بەغدا دەسڵاتی هەبێ یەک ناڵە یەک بز لە خاکی کوردستان تۆی تیابی تو تیادانیشی یا بێ ژەردەسێوبی. کاک محەممەد پەیوەندیەکێتی و پارتی چۆنە بینی لە ئێستا لە ئاست داواکاریەکانی خەڵکی کوردستانە یان لە ئاست داواکاریەکانی لە ئاست ینی وەڵام دەرەوەی ئەم مەترسیانەیە کە لەسەر هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە؟ نەخێت نەوەڵا لە ئاستی نە وەڵامدانەوەی خەڵکی کوردستانە، نە لە ئاستی یەکڕیزی هێزی پێشمەرگەیە، نە لە ئاستی بەڕێوەبردننی ئەم وڵاتەشە، نا لەسەر هیچیان نییە و ڕاستە ئیستا پێکەوەن و لە یەک بینان و لە یەک شاران و حکوومەتەکە ئی هەردوو لایە، بەڵام لە ڕاستە هەڵوێستی سیاسی گرنگە، هەڵوێستی سیاسی لەسەر خوێنی پێشمەرگە، لەسەر ڕووداوەکان، لەسەر تەنها شاشەی تەلەڤیزیۆن مهم نییە قسەی تیا بکەی، بڕۆ لەسەر ئەمری واقع بعد بە هەفتەیەک بمێنن و لای ڕێبایەکان دیسا دوێنێ شەو لە دوێنێ شەوە ئەو گوندە هاوارەکە ڕجاکە داواکات لە فەیسبوک هاوارەکە ئاڵێ خەڵکمان ئەوە شەڕە فیشەکمانە خەڵکمان پێ بگەێنن، خەڵکی عەشاری فەقیر ناتوانێت دیفاع بکە. با ئەمڕۆ ئەیتوانی لە ماوەیەکی چەند سەعاتیە ئەو گوندە سەعات و نیوەکە لە هەولێر دوورە، لە نواوی ئەو سەعات و نیوە توانی پێشمەرگە بچێتەوە. بەڵێ کەواتە ڕێگەی ڕاست لە ئێستاە چییە بۆ پرسیینەتەوەی بۆ پرسی نیشتیمانی بۆ پاراستنی خەڵکو و خاچی هەرێمی کوردستان بەڕێز کاک محەممەد؟ یەک هەڵوێستی سیاسی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەسەلە گرنگەکان ڕێکەون. ئەوە گرنگە هێزی پێشمەرگە نۆرەکردنی تێدا نەبێ، چونکە هێزی ئاسکەری نۆرەی تێکەوت شەڕی پێ ناکرێت. یەک هەڵوێستی سەربازی هەبێت، خۆی سا یەک وەزارەتی پێشمەرگە هەیە، ئەمانە ڕێک بخرێن و هەوڵ بدرێت ئەو حدودانە کە حدودی بڵێن تا ئێستا کوێ پێشمەرگەی تێدایە ئەمانە قایم کرێن. ئەو گوندانەی کە ئێستا هاوار بۆ خەڵک دێنن ئەو گوندانە با پێشمەرگەی تێبچێ، ئەو گوندانە لەسەر خەتەکان جارێکی تر ئێمە بچینەوە سەر ئەو حدودانەی خۆمان قایم بکەین، ڕێکی بخەین، چەک و تفاقی باش و ئەوەی کە پێویستە لە وەزارەتی پێشمەرگە. من پێم وایە وەزارەتی پێشمەرگە ئەوە نییە کە چەکوشتی نەبێ. لەو ماوەیەدا من لەو 6 مانگا بینیم 2 جار ئەمریکا بە سەدان هەمبەر و سەدان سیارە و سەدان درع و ئەنواعی شتیە ناوە تەسلیمی وەزارەتی پێشمەرگەی کردووە. ئەمانە بابەر جەبهەکانەوە، جەبەکان شۆفڵی بۆ بەرن، شۆفڵی پێویستە، بلدۆزەری پێویستە، حەفارەی پێویستە، ڕێکی بخەن. بانی گیانی پێشمەرگە مهمترە، خوێنی قەترێ خوێنی پێشمەرگە مهمترە تا ئەوەی تۆ چاوەڕێ بکەیت و ئەو شتانە نەنێری بۆ خەتەکانی پێشەوە. ئەمانە گرنگە. دوای ئەمانە کە تۆ خۆتت قایم کرد ئەو کاتە تۆ لەگەڵ بەغدا قسە بکە، ئەو کاتە تۆ لەگەڵ هاوپەیمانەکان قسە بکە، ئەو کاتە تۆ لەگەڵ ئەوانی تر کە هەیە قسە بکات. لەبەرەوە پێم وانە تۆ بە ڕجاکردن و بە لاڵانەوە و بەو شێوەیە تۆ بتوانی چارەسەری هەموو کێشەکان لەگەڵ بەغدا بگەیتە نەتیجە. 100 وەفدی تری بچێتە بەغدا ئامادە نییە لەگەڵ تۆدا هێز بنێرە، ڕەنگە موافقەت بکە فەوجێک پێشمەرگە 1000 پێشمەرگە بچێتە سنووری کەرکووک و ناوچە دابڕاوەکان، بەڵام ئەو فرقەیەکی لەوەیە 15,000 کەسە ئەمە تەنها قەرارەکانی پێدا و خۆی جێبەجێیەکات. واتە تۆ ئەبێ خۆت قایمکەی، پرسی ئەو نەکەی. یەکەڵوێستی بە تایبەتی یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی عیبە لەوە زیاتر دەست شلکەن کە پێشمەرگە بەو شێوەیە شەهید بێت. ینی نازانم من وڵی دوێنێ بینیم خەڵک زۆر هاتبوو بۆ تەعزیەکەی زۆریشی پێشمەرگە بوو، بەڕاستی من پێم ناخۆش بوو. ینی تۆ بۆچن بۆ تەعزیەکەی، ینی با بچن دیفاعی لێ بکەن. ئەمڕۆ بچوان دیفاعیان لەو گوندە بکردایە. لەبەرم پێم ویستە ئەوە زەرورترە بەو شێوەیە بۆ بەرگریکردن لە خاکی کوردستان. تۆ گوندێکی ستا چۆڵ بووە ئەم شەو گوندەکەیان سووتاندووە، لە ڕووی معنەویوە کاریگەری چەنە؟
لە ڕووی سیاسیوە لە ڕووی علامیوە لە هەموو ڕوویەکەوە یعنی داعش جارێکی ترهاتۆ تۆ مەدانەکە لەبەرەوەم پێم وایە ئەمانە داعشی دەزانێت کورد زعیفە لەو ناوچانە دێت خۆی تاقی لەسەر خەڵکی فەقیرۆژاری گوندەکان نکاتەوە پێشمەرگە خەڵخانی پاراستنی خەڵکی کوردستانە بەڵام نەک پێشمەرگە بە بەلاش خوێنی بڕژێت و بە بەلاش شەهید بکرێ بەم شێوەیە کە هەیە. بەڵێ کاک محەممەد لەبارەی دۆخی هەرێمی کوردستان لەبارەی دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان بۆ چوونی بەڕێزت یان خوێندنەوەی بەڕێزت چیە ئەمە لە ئاست وەڵامدارەوەی داواکاری خەڵکی کوردستانی هەر ڕۆژە و بە جۆرێک قەیرانێک سەر هەڵەدا هەر ڕۆژە و بە هۆکارێک خۆمە دەستی دەرەچویان لایەنی داعش و عەرەب و نازانم چی لە پشتەوە نییە. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی لەوە زیاتر کە ئیستا هەیە بیکات. ئێمە 30 ساڵە لە کوردستانە حکومڕانین لەم 30 ساڵە ئێمە ئەمانتوانی ئیستراتیژەتی خۆمان دیاریکەین ئەتوانی قۆناغەکانی نزیک و دوور دیاریکەین وەزارەتی تەختیتمان هەیە وەزارەتی تەختیت ئەبێ بزانێ ئێمە لە ساڵێکە چەند قوتابخانەمان پێویستە لە ساڵێکە ئێمە چەند مەتر قیرمان پێویستە چەند پردمان پێویستە چەند جێگەی نیشتەجێبوونمان پێویستە ئەمانە حکوومەت دەبێت بەرنامەی بۆ دانێت ئێستا کۆمەڵێ زانکۆ لە کوردستان کراوەتەوە زانکۆیەکی زۆر ئەو زانکوانە نەک خوێندەواری بەرەو پێش بردووە من پێم وایە ڕادەی خوێندن و مستەوای خوێندنی دابەزاندووە هەیە دەرەجەکەی 45 بە پارە پاڵی پێوە نێن و دەرەچێت لە زانکۆکان ئەمانە ئەبێ کۆنتترۆل بکرێن ئەبێ ڕێک بخرێن ئەبێ حکوومەت مەسەلا ئێستا ئەم ساڵ من گوێم لێ وەڵە 49,000 تەلەبە تەخەڕوجی کردو لە زانکۆکان واتە لە ساڵێکە حکوومەت لەو 4 ساڵی حکوومەت 200,000 کەس تەخەڕوجەکە تۆ لە 200,000 کەس هەموو 4 ساڵ جارێ دامەزراندنی ئەوێت ینی ئەمە هەمووی نەخشەی ئەوێت واتە نەخشەیەکی ئەوێت تۆ لە ماوەی 1 ساڵە چی ئەەکەیت لە 5 ساڵا چی ئەەکەیت تۆ هەموو ساڵێک 50,000 تەخەڕوج بکات چۆنی دامەزرێنیت تۆ ئەبێ بەرنامە دابنێ ئەوەی کە گەیشتە خانەنشینی بکەی ئێستا مەسەلا ئەگەر بێن 25,000 مامۆستا کە تەمەنیان گەیشتوەتە 63 ساڵ خانەنشین بکرێن معاشەکەیان لە ملیۆنێک بۆ 2 ملیۆنە ئەتوانی تۆ 50,000 مامۆستا دامەزرێنی معاشەکەی 300,000 ئەمە بۆرە ئەمانە ئەبێت جێگۆڕکەی پێ بکرێ من گوێم لێ بوو لەو ڕۆژانەدا 4 قازی خانەنشین کراون ناڕۆنەوە بۆ ماڵ ناچار حکوومەت بۆی درێژکردنەوە باشە ئەگەر قازیەکە حاکمەکە قانون پێشێلکە خەڵکەکەی ترچی بکە ئەبێ قانونێک ئەگەر خەڵک حکوومەت هەمووی بۆ دانامەزرێت با قانونێک دروست دابنێت قانونی سۆسیالێ شتێک بدا مەستەکاورە 15 ساڵە تەخەڕوجی کردووە دا نەمەزراوە با قانونێکی سۆسیالی بۆ دابنێت شتێکی بداتێ پێی بژی تا دائەمەزرێت تا جێگۆڕکەی پێ ئەکرێت لەبەرەوە ئەم وەزعە کەڵەکە بێت تۆ هەموو 4 ساڵ جارێ 200,000 کەس کەڵەکە بێ ئەبێ و کاتە حکوومەت ناتوانێت هیچ شتێکی تر بکە ڕەنگە ئیسا چاوەڕێی 200 بەغدایە 200 بەغداش نامێنێ ئەو کاتە لەبەرەوە ئەبێت احتیمال لەسەر خۆت احتیمال لەسەر کارگە بکرێتەوە لە کوردستانە بابێن بەردی ئاسن کوڵێن کارگەیەکی تیا بکەنەوە 6,000 کرێکار ئیشی تیاکە خەڵکی لێ دامەزرێنن بابێن لە 6 ملیۆن خەڵک لە کوردستانە ئەوە معاملێکی قماش بکەنەوە کە قماشت کردەوە خوری و لۆکە و ئەو شانەی پێویستە زیاتر لە 50,000 کەس دەکەوێتە ئیشەوە لە کوردستان کە ئەو هەموو سیارە هەیە کارگەیەکی دروستکردنی تایە بکەنەوە باتری بکەنەوە ئەنی ئەم شانە شتە پەترۆشیمیاوی لە کوردستان بکرێتەوە کارگەی خواردن بکرێتەوە گەنمەکە دەدرێ بە قەرز و بە بەغدا گەنمەکە بکرێتە سایلۆ بکرێت بە ئارد و حکوومەت بیکرێتەوە بیداتەوە بە خەڵکەکە ئەبێ ئەمانە بکرێت ئەمە ئەتوانێت ئیش بۆ خەڵک پەیداکە ئەینە تۆ چاوەڕێ ئەوە بی هەموو ساڵێک 50,000 کەس ئیزافە بێت جگەل لەوە خەڵکی تریشەیە پێویستی بە ژیانەیە نەکە تەنها ئەوانەی تەخەڕوجەکەن ئەمانە پێویستی بەوە هەیە هیوا هەیە 10 ساڵە ڕێیسی زانکۆیە هەر لە شوێنی خۆی ماوەتەوە خەستەخانە دانراوە خەستەخانە ژوورێکی 3 بە 4 ئەدەن بە شەوی بە ملیۆنێک دینار بە نەخۆشە لەم کوردستانە ئەمە چارەسەرە یا خوێن مژینە
بەڕاستی ئەمانە حکوومەت ئەبێ لی پرسێتەوە لە هەموو دنیادا وتێ لێ ناچێتە 300 یۆرۆ 300 دلار بۆ ئەبێ مەترێکی لە سلێمانی لە هەولێر لە هەڵەبجە سێ بە چوارێک بە ملیۆنی دینار بێ و 300,000 بۆ عینەکەی بۆ ئۆکسیژنەکەی و 200 بۆ دوکتۆرەکە و 100 بۆ کارمەندەکە ئەمە خەڵکەیە بە 45 ملیۆن لە خەستەخانە دەرچووە لە سلێمانی خەڵکەیە بە جەنازەکەیان لێگل داوەتەوە نایانداوەتێ لە بەرەوەی کە پارەکەی نەبووە خەڵکەیە بە 65 ملیۆن بۆ ماوەی 21 ڕۆژ دەرچووە لە نەخۆشخانەکان ئەبێ حکوومەت لەمانە بپرسێتەوە ئەمانە ئەمە هەموو شتێک بووەتە توجارەت لەسەر گیانی خەڵکی هەژار و فەقیری ئەم وڵاتە خەڵک بۆیە شێت بووە خەڵک بۆیە تووشی ئەو وەزعانە بۆ ڕوو لە بەحری ئینجاکە ڕوو لە بەلە ڕووزەکە ڕوو لە وەڵندا کات سوکایەتیان پێکرێ ئەنواعیشتیان پێکرێ هەمووی قوبوڵە ئەمانە حکوومەت مەسئولە لەمانە ئەبێ حکوومەت بیکە حکوومەت من ناڵە میسا ڕەنگە ئەرم حکوومەتە بێ 30 ساڵە حکوومەتمانەیە هەمووی کەڵەکە بووە بەسەر یەکە ئێستاکە ئەوە وەزعەکانە بەو شێوێ ڕوات واتە ئێمە ئەبێ پشتیوانی لە کشت و کاڵ بکەین لە کوردستانە کەنغەرێ لە ئوسترالیا بمرێ گۆشت لە سلێمانی و هەولێر گرانە بێ ئەبێ بۆ ئێمە هەمووشتی خۆمانەیە بۆ خۆمان ئیتیمان بە خۆمان نەدەین ئەمانە ئەتوانێت چارەسەری کێشەکان بکە ئەینە بەم شێوەیە چاوەڕێی دووسەری بەغابیت و چاوەڕێی 25 ملیۆنی نازام ئەمریکا بیت و بیداوە پێشمەرگە و شەرت و شوروتەیە و هەفتاوەشتا یەک بگرنەوە کە هەفتاوەشتا یەک ناگرنەوە بەڵێ کەواتە لەناو هەموو خوێن و خەبات و کەوەی کاوەتا دوێنێ پێرش خوێنمان لێ ڕژاوە کاک محەممەد گەشتبینە بە ئایندەی هەرێمی کوردستان و گەشتبینە بە دۆزی کورد لە عراق لانی کەم ینی جگە لە پارچەکانی تر لە بەشەکانی تر بەتاکید من گەشتبینم چونکە کورد قەزەیەکی گەورەیە ئێستا لە دنیادا کورد ئێستا لە قوارێکی سیاسی هەیە لە دەستوری عراقیە لە قانونی عراقیە لە نێودەوڵەتیە کورد ئێستا ڕەنگە پێشتر مامەڵەی ڕاستەخۆی لەگەڵ ناکرات جاران هەتا ئێمە ئەو چەک و تەقەمەنیە ئەوە لە ڕێی بەغدا و بۆمان باتەیە بەغداژەچوو ئەوەی بە کەڵگات خۆی برنەیە داینێ بەڵام ئێستا ئەمریکا و بەریتانیا و ئەڵمان و هەموو خۆیان ڕاستەخۆتیان تەسلیمیەکەن وڵندەوە ئەمانە واتە ئەمانە کۆمەڵە قۆناغی باشمان بڕیوە قەزەی کورد ناگەڕێتە دواوە بەڵام گوناحە لەم کاتەدا کە ئێمە ئەو هەموو هەنگاوەمان بڕیوە شەڕ نەبێت ئێمە نەتوانین خۆمان محکەم بکەین خۆمان قایم بکەین وەزارەتی پێشمەرگە گرنگی زیاتری پێ بدرێت وەزارەتی پێشمەرگە گرنگی زیاتر بە ناوچەکان بدا بە مەسئولینی مەدانی بدا مەشقی پێ بکرێت خۆی ئامادە بکرێت گرنگیان پێ بدەن حدودی خۆمان بپارێزین ئەو کاتە ئێمە توانین لەگەڵ خەڵکی ترا قسە بکەین لەبەرەوە من دڵنیام لەوە قەزەی کورد بەرەو پێشەڕوا بەڵام ئەو عێراقی کە ئێستا هەیە کە تووشی مشکیلە بووە گیر و گرفتی هەیە حکوومەتی پێدا نامەزرێ انتخاباتی پێ ناکرێ ئەوەتە داوایەکەن انتخابات دەڕۆشێتەوە کەس لەگوێی کەس ناکات کەس لە عێراقا مەسئول نییە ئەو عێراقا بەبێ کۆنفیداڵی ناتوانێت درێژەی پێ بدرێت بەڵێ کاک محەممەد پێ دوایە کورد دەبێت چی بکات بۆ ئایندەی حکوومەتی داهاتوی عراق مەسەلەن چۆن بتوانێت هەم بەرگری لە ناوچەی جێناکۆکیان ناوچەکانی دەروی ئیدارەی هەرێمی کوردستان بکە و بتوانێت مەترسیەکانیش لەسەر ماڵی خۆی مەسەلەن هێزی تۆکمەی یان حکوومەتی تۆکمەی وریا و زرنگ ئەوەیە کە شەڕ لە بەردەرجی ماڵی خۆی دوور خاتەوە ینی چۆن کورد ئەتوانێت لە عراقی داهاتوو یان لە حکوومەتی داهاتوودا بەو هەموو کێشانەی کە بەغایەتی بتوانێت شەڕ لە ماڵی خۆیان لە دەرگای حەوشەی خۆی دوور خاتەوە خۆی لە ڕاستی ئەمە نابێت چاوەڕێی عێراق بین کورد لەسەر حکوومەتی عراقی کاریگەری نییە حکوومەتی عراقی شیعە قەراری لێدا ڕئیسی وزەرای شیعەیە کێشەی ناو خۆیان ئەوان هەیە ئێمە ناتوانین تەداخلی تێدا بکەین ڕەنگە قسەمان هەبێت تەنها مبارەکەمان لەسەرە ئەوان خۆیان ڕێکەوتن فڵانماندانیا بە ڕئیسی وزەرای ئێمە ناتوانین بڵێ نابێت ئەبێ بڵێن پیرۆزە مبارەکە و سونەش ڕئیسی پەرلەمان هەر بەو شێوەیە کوردی ڕئیسی جمهورە بەو شێوەیە بۆیە ئێمە کاریگەریمان لەسەر حکوومەتی عراقی نییە خۆتان نەزانن کاتی ئەو کاتێ عەبادی حکوومەتی تەشکیل کرد ئەو ڕۆژە هەموو لایەنە سیاسیەکان لە قەڕی بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی لە کۆبوونا بوون هەمویان پەیامیاندا بە عەبادی وتیان نیو سەعات لەبەر خاتی کورد تاخیری بکە ئەعلانی مەکە نەوەستای ئەعلانی نەکە لەو ڕۆژەوە کورد خاوەنی قەراری سیاسی نییە لە بەغدا واتە لە دەرەوەی قانونە واتە شەریک نییە بەشدارە تێیدا ئەو ئامادە نەبوو نیو سەعات حکوومەتەکەی تاخیر بکە دوایی ئەمان ڕۆیشتن بە شەرمەوە هەندێک وەزیریان وەرگرت واتە ئێمە ئێستا خاوەنی بڕیار نین لە عێراقدا ئێمە مشارەکەمان پێیەکەن
ئێمە کاریگەریمان نییە ئێمە با ماڵی خۆمان ڕێخین لێرە ئێمە با بە تایبەتی یەکێتی و پارتی ڕێکەون لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسی لە هەموو بوارێکە ڕێکەون لە سەدا هەفتایە لە سەداسی حزبەکانی تری یارمەتیانە دەن پشتیوانیان لێەکەن ئەو کاتە ئێمە بە یەک هەڵوێز لەگەڵ بەغدادا قسەکەین بە یەک هەڵوێز لەگەڵ بەغدادا شتەکان ئەمرینەوە بەڵام تا ماڵی خۆمان ڕێک نەخەین و بێن ئەوە ئەو گوندە ئەم شەو گوندێک وستبەی شەو گوندێ ترمان داگیر بکەن و خەڵکەکەی ڕاو بنێن و بیسووتێن و چاوی خەڵک بترسێنن ئەوە باوەڕ ناکەم بتوانین ئێمە بۆ شێوەیە درێژەی پێ بدەین بۆ ئەم پێم وایە ئێمە پێویستمان بە یەک هەڵوێستی سیاسی هەیە بە تایبەتی یەکێتی و پارتی کاک محەممەد ینی پۆستە گرنگە بۆ ئێمە لە بەغدا بۆ کورد خۆی لە پەردا پۆستەکان دیاری کراوە پۆستەکان هەمووی ڕوونا ڕیسی جمهور بۆ کووردە ڕیسی وزەرایی عەرەبە ڕیسی ئەوە پەرلەمانی عەرەبە و سونەیە ئەمە دیاری کرا ئەو سەرۆکایەتی هەیە ڕیسی قەزاش ئینی عەرەبە ئیشیعەیە واتە ئەمانە هەمووی هەر چوار پۆستەکە دیاری کراوە ڕیسی جمهور ئەوان لەبەر چاوی کاڵی کورد و خۆشەویستی کورد نایدەن ڕیسی جمهور بدەن بە سونە بە پێی قانون ئەبێ 3000 چەکداری هەبێ وابزانم عسکەری هەبێ لە بەغدا کە ئەم 3000 ئەگەر لە دەستی سونە بێ 22 دەوڵەتی سونە هەیە سونەی عراق پشتیوانی لێکاین خلافەکە بەسەر ڕیسی وزەرا و شیعەدا شەڕەکە باتە کەلبەلا و نەجەف لەبەر ئەوە ئەیدەن بە ئێمە واتە ئێمە خەتەر نین لەسەر کەس نامانەوێت دەبسای عراقا بگرین ئەگەر ڕیسی جمهوری ئێمە بێت ئێمە کێشن باوەڕ ناکەم باگە دەست وەستی کڵاوەشڕی خۆمان ناگرین ئەگەر ئەوان نێنە سەرمانێ مە قسە ناکەین لەبەرەوە ڕیسی جمهور کووردا داوێنە بە کورد شیعە رازی نییە بە هیچ شێوەیە بە سونە بدرێ بەڵێ کاک محەممەد وەک پێشمەرگەیەک ئەگەر هەموو پێشمەرگانەی لە سەنگەرەکان یان لە هەر شوێک گویان لە جەنابەت بێ پەیامێک دوا پەیامت بە پێشمەرگەکان چیان پێڵیت من لە ڕاستە جارێکی تر هاوخەمی خۆم بۆ هەموو شەیدەکان لە کوڵۆجۆوە تا ئەگاتە مەخمۆر بۆ کەسوکاری سەربەر زیان کە بەڕاستی کەسوکاریان خاوەنی ڕاو بۆچوون و معناوەتی خۆیان بوون و بۆ هیوادارم بریندارەکان زوو چاک بنەوە لەگەڵ ئەوە هەموو ئەوانەشا داوایان لێ ئەەکەم کە بۆ گیانی پێشمەرگە گیانی خۆی بپارێزێ و هەوڵ بدات شتەکان بە تەنها بە سەر مەوزوعەکانە نەپەڕێت بەڵکو بە وریایی بە دەقیق بە ئەو وەکو پێشمەرگە وەکو ئەو پێشمەرگانەی کە توانیان هێزی گەورەی داعیش کە توانی لە ماوەی شەو ڕۆژێکات 90,000 چەکداری عراقی لە مووسڵ و لە تکریدا چەک بکات پێشمەرگە ئەو هێزە گەورەی شکان تەفرت و نای کرد ڕاست هاوپەیمانەکان هاوکاریان کردین بەڵام هاوپەیمانەکان لە ئاسمانەوە بوو ئەگەر هێز لە ئەرزەوە نەبووە هیچی پێ ناکرا واتە نەئەڕۆی چونکە خۆتان نەزان تونەیلەکان من کۆمەڵە تونەیلم بینیوە کیلۆمەترێ لەژێ ئەرزا دەیان مەتر لەژێ ئازاد تیارەی دنیا لێ دایکی پێ ناکات دوایە هاتە دەرەوە بەڵام هێزی زەمینی توانی داعش بشکێنە کە ئەو هێزی پێشمەرگەی کوردستان بوو من بەڕاستی ئەو هزار ئەوەندە پێشمەرگە لە شەڕی داعشە شەهید بووە ئەزداران پێشمەرگە بریندار بووە شەڕ بووە من زۆر نەبوو چونکە شەڕ بۆ خۆشمان هەڵمان بژاردووە بەڵام بەڕاستی ئەم هەژدە پێشمەرگەی ئەم چەند ڕۆژە ئازاری بەدڵم گەیاندووە زۆرم پێ ناخۆشە زۆریش ناڕەحەتم لەو وەزعە کە هەیە چەند جارێکشە من پەیامی خۆم داوە لەو بارەوە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد حاجی مەحموود سکرتێری حزبی سۆسیالیست دموکراتی کوردستان کا بەڕێزیان لە گوڵەخانەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ کاک محەممەدی حاجی مەحموود تاوتوێی پەلامارە تیرۆریستیەکانی داعشمان کرد پێشمەرگەش شکۆ و شانازی گەلەکەمانە و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ